وەقسەکردنی زیاتر لەبارەی جەنگی رووسیا ئۆکرانیا و داهاتووی جەنگ لە ساڵی 2023دا بە چه ئاراستەیەک دەبێت؟ ئایا جەنگەکان زیاتر دەبن یاخود بەرەو کۆتایی دەچن؟ لە سلێمانیەوە بەڕێز باهرۆز جعفەر سەرۆکی ئینستیتوتی مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرەمایەتی لەگەڵمدا. بەڕێز باهرۆز جعفەر سڵاوتان لەبێتەوە، کاتتان باش. دەمەوێت سەرەتا باسی ئەوم بۆ بکەیت یان پێشبینی خۆتم پێ بڵی سەبارەت بە جەنگی رووسیا ئۆکرانیا لە ساڵی نوێدا بەرەو هێوربوونەوە دەڕوات یاخود زیاتر پەراسێنی؟ ئەم کاتتان باش، سەری ساڵی نوێ لە ئێوە و لەگەلەکەمانیش پیرۆز بێ. هیوادارم ئەم ساڵی کە بەڕێوەیە ساڵی 2023 ساڵی دوورخستنەوەی هەڕەشەکان و مەترسیەکان بێ لە خاک و تاشی کوردستان و ساڵی بنیادنانەوەی ژێرخانی پەروەردەیی و بیناکردنەوەی کەسێتی تاشی کورد بێ ئینشاءالله. لە واقعدا پێشەوەی جەنگی ئۆکرانیا ڕوو بدات، جیهان یان مرۆڤایەتی بە تەواوەتی شەکەت بوو بە دەست نەخۆشی و پەتای کۆرۆناوە کە بە تریلیۆنەها دۆلار و بە تریلیۆنەها یۆرۆ بۆ ئەم پەتای کۆرۆنایە و بۆ ئەم پەتایە خەرج کرا و بە سەدان ملیۆن مرۆڤ بوون بە قوربانی لە شوێنە جیاجیاکانی جیهانە. هەر بە دوای ئەم پەتای نەگریسی کۆرۆنایە جەنگی ئۆکرانیا ڕوویدا کە خێراترین ڕێژەی ئاوارەی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە لێکەوتەوە. نزیکەی 32 ملیۆن کەس ئێستا لە ماوەی ئەم چەند مانگەیە ئاوارن کە زۆربیان ژن و مناڵن. ئەمە لە ڕووی مرۆییەوە. لە ڕووی سیاسیەوە تەواوی ئەو پەیوەندیانە یەکێتی ئەوروپا و هەموو وڵاتانی ئەوروپا لە 30 ساڵی ڕابردووە بینایان کردبوو لەگەڵ رووسیا هەمووی تێکدا. لە ڕووی ئابووریشەوە لە ساڵی 1970 هەتاوەکو شرکەساتی دەستپێکردنی جەنگی رووسیایان ئاکامەکانی جەنگی رووسیا و ئۆکرانیا لە 24 فێبریوەری 2022ەوە جیهان قەیرانی وا یان هەڵکشانی وای لە مەجای ئابووری و داراییە بەخۆیەوە نەبینیوە و هەڵکشانی وا خێرای لە مەجای نرخی وزە و ستەمەنیا بەخۆیەوە نەبینیوە. بۆیە ئەم جەنگە لە ڕووی سیاسیەوە بە قەنەعەتی من نیشانی دا کە دیبلۆماسیەت نەیتوانی یان لە نەزمی سیستەمی نوێ جیهانیا دیبلۆماسیەت نەیتوانی بەرگە بە هەڵایسانی جەنگ بگرێت. ئەمە لەلایەک. لە ڕووی ئابووری بە تایبەتی ئابووری وزەشە و نیشانیدا کە گازی سروشتی بە تایبەت و نەوت و وزە بە گشتی کاریگەرترین تۆپیکە لە ناو بابەتی پەیوەندیە نەودوڵەتەکاندا. هیچ شرکە ساتێک بەقەد ئێستا گازی سروشتی چ جیۆپۆلیتیکی وزە بێت چه ئاسایشی وزە بێ ئەوەندە کاریگەری نەبووە بەسەر پەیوەندی هەرێمایەتی و پەیوەندی نەودوڵەتەکانەوە. بۆیە هەر وڵاتێکە یەدەکێک لە وزەیان نەوت و غازی سروشتی هەیە پێویستە بە خوێندنەوەی چەندین توێر بە قوڵبوونەوە لەگەڵ ناوەندەکانی دراساتی جیهانیا بە خۆگونجاندن لەگەڵ دۆخە هەرێمایەتەکانە زۆر بە وریایە مامەڵە لەگەڵ ئەم پرسەدا بکات. ئەمە لەلایەک. من لێرە ئەمەوەیەک ئامار و داتای دقیق بە ئێوە بدەم کە لە پەیمانگەکەمان ئێمە ئیشمان لەسەر کردووە. بە پێی US Energy Information Administration واتە ئیدارەی معلوماتی تاقە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ساڵی 1970 جیهان 53 تریلیۆن پێسێجا غازی سروشتی بەرهەم یعنی پێویست بۆ بەکاری بردووە. بەڵام لە 2010 ئەم بڕە زیادەکا بۆ 113 تریلیۆن پێسێجا غازی سروشتی. لە 2022 کە جەنگەکە سەری هەڵدا ئەوانە هەموو جیهان ڕۆژانە 146 تریلیۆن پێسێجا غازی سروشتی پێویست بۆ سەرف کردووە. کەواتە تا دێت پێداویستی جیهان بە ڕێژەی 4.6 لە سەتی ساڵانە بۆ غازی سروشتی زیاد دەکات. بۆ نەوتیش بە هەمان شێوە زیادی کردو. لە 2010 جیهان 86.6 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە بەکار بردووە. بەڵام ساڵی ڕابردوو دوێنێ ینی تاوەکو دوێنێ 2022 جیهان 100 ملیۆن و 80 هزار بەرمیل نەوتی ڕۆژانە پێویست بۆ سەرف کردو و خەرج کردو و سوتاندووە. کەواتە تا دێت پێداویستی بۆ غازی سروشتی نەوت زیاد ئەکات و ئەمەش ڕاستەوخۆ کاریگەری خاتە سەر پەیوەندی ئابووری سیاسی نێودوڵەتەکان. بە بۆچوونیەوە لە ساڵی 2023 جەنگی دیکە لە شوێنێکی دیکەی جیهان سەر ئاڵاگرسێنێ؟ بە بۆچوونی من ئەگەر زیاتر تۆزێکیش بیبەستمەوە بە دۆخی کوردیشەوە چکە ڕەنگە لەبەر کاتی بەرنامەکە بۆچوونەکەی من لێرە تا ڕادەیەک نەزەریە تیۆریە پشتە بەستێ بەو تیۆرە معاسیرانی لە ناو زانستی پەیوەندی نێودوڵەتەکاندا ئێمە دەست و پەنجەمان لەسەران نەرم کردو. تیۆریەک هەیە پێڵێن
ڕژنەڵ سەکێرتی کەمپلێک ثێری واتە تیۆری ئالۆزی ئاسایشی هەرێمایەتی ئەم تیۆرە لە ساڵی 1970ەوە لە قوتابخانەی کۆبنهاگنەوە هاتە ناو بابەتی پەیوەندیانەوە دەوڵەتیەکانەوە ئەم تیۆرە پێی وایە ئێمە ئەبێ کێشە هەرێمایەتیەکان چارەسەر بکەین ئەنجا قسە لەسەر کێشە نێودەوڵەتیەکان بکەین بە مانایەکی تر هەڕەشە هەرێمایەتیەکانن کە ئەبن بە هەڕەشە لەسەر ئاسایشی گیانی بە نمونە کێشەی کۆچبەر لە پێشا هەڕەشەیەکی ناوخۆیی ئەبێ بە هەڕەشەیەکی هەرێمایەتی ئەنجا ئەبێ بە هەڕەشەیەکی جیهانی ئێستا ئەگەر ببینی کێشەی ئۆکرانیا یان شەڕی ئۆکرانیا و رووسیا بە تەواوەتی هەموو پرسەکانی لە جیهانە کردو بە پرسی ئەمنی سەکیۆرتیزایشنی کردووە یعنی پرسەکان هەموو بە ئەمنی کراون پرسی سیاسی پرسی ئەمنی پرسی دیبلۆماسی پرسی کۆچبەر هەموو ئەم پرسانە بوون بە پرسی ئەمنی صرف یعنی کەواتە تۆ بۆەوەی ئاسایشی جیهانی نەکەوێتە مەترسیەوە بۆەوەی بیر لە چارەسەرکردن یان دۆزینەوەی ڕێڕێوێکی دیکە بکەیتەوە بۆ ئەم کێشانی ڕۆدەنە بێ کێشە هەرێمایەتیەکان چارەسەر بکەین من پێم وایە بەنسبەت کوردەوە هەمیشە لە ئەسەر ئاستی گلۆباڵ و پەیوەندی نێودەوڵەتیەکانیان لەسەر ئاستە نێودەوڵەتیەکەدا بازاڕەکە زۆر گونجاوە یان چرخەکە چرخی کوردە لەسەر ئاستی نێودەوڵەتیا هەر بۆ خۆی جیهانی مۆدێرن ڕێگەی داوە بە تاکێک بۆ کۆمپانیایەک بە مؤسسەیەک بە نەتەوەیەک بوونی خۆی بسەلمێنەوە کەوتوتە سەر میلەتانێک یان کەسانێک خۆیان چۆن ئەو بوونەی خۆیان ئەسەلمێنن چۆن ئەو ئامادەبوونەی خۆیان بە هێزەوە ئیسپات ئەکەن بەڵام ئەوەی کابێ بە هەڕەشە بە بۆچوونی من لە 2023 کە ئاکامی ئەم جەنگەی ئۆکرانیا و رووسیان چکە ئاکامی ئەم جەنگە نەک هەردێکێتی ئەوروپا و رووسایی بەرکەوتووە گەر تۆم لا حەزە بکەی ئەو وڵاتانەی کە بە ناڕاستەوخۆ بوون بە بەنجێک لە جەنگەکە زیاتر زیانیان بەرکەوتووە لە وڵاتانەی کە ڕاستەوخۆوەکو رووسیا لە جەنگەکەیە چکە رووسیا لە هەندێ مەجالا بردوێتەوە ئێستا رووسی و غازی رووسی و نەوتی رووسی بەڵێ وایە سیناریۆی شەڕی رووسیا و ئۆکرانیا لە چین بۆ تایوان دووبارە بێتەوە ئەمە پرسیارە دقیقەکەی کە من ویستم پێی بگەم من پێم وانە بزەبت ئەم کێشەیە دووبارە بێتەوە لەبەرەوەی ئەولەوێتی ئیدارەی ئەمریکا ئێستا ئەمساڵ بریتە لەوەی ئیتر لەمەولا بە تەواوەتی بەر بە چین بگرێت یعنی تا ڕادەیەک مەسەلەی رووسیا خەریکە لە ئەولەوێت دەرئەچێت چکە بەڕاستی چین بووە بە زلهێزێک یان بووە بە تەنێکی زۆر گەورەی ئابووری لە جیهانە لە ساڵی 2001 GDP بەهای ینی تێکرای بەرهەمێنانی ناوخۆی لە چینە 1.3 تریلیۆن دلار بووە بەڵام لە 2021 بۆ بە 7.7 تریلیۆن دلار ببینە بە چەندین جار ئابووری چین هەڵکشاوە و گەشەی بەخۆیەوە بینیەوە بە ئاست تێکرای بەرهەمێنانی ناوخۆی لە چینا گەشەی کردووە چین لایەک لە ئەفریقای کڕیوە ئامادەیە سووریا نۆژەن بکاتەوە 1000 قوتابخانە لە عێراق دروستەکە بەندای فاوی نۆژە نەکاتەوە بە 7 میلیارد دلار لە ئێران عەقدی گرێبەستیە بە 450 میلیارد دلار لەگەڵ رووسیا بە هەمان شێوە کاڵای چینی خەریکە ئەوروپادا ئاپۆشێ بۆیە ئێستا ئەهەمیەتەکە یا ئەولەوێتەکە بە تەواوەتی بووە بەوەی کە بەرەنگاری بە هەژبەر بە هەژمونی چین بگرێ بۆیە لە مداخلەی پێشووتردا ئاماژەم بەوە کرد ئەم کێشانە لە ساڵی 2023 زیاتر ئەبنە هۆی زەقکردنەوە و تونکردنەوە و زیادکردنی مەترسی کێشە هەرێمایەتیەکان بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کاتێک کە تورکیا و ئیسرائیل پەیوەندیەکانن ئاساییەکەنەوە مانای وایە هەڕەشەیەکیش هەیە بۆ سەر ئێران مانای وایە وەزعی ئێرانیش بەلایەکە ئەکەوێ ئەم خۆپشاندانانە هەیە بۆ نمونە لە ئاستێکی تردا خەلیجی عەرەبی کە زۆر قازانجی لەم شەڕەی بەرزبوونەوەی نرخی وزە کردووە ئەوانیش بیرێک ئەبێ لە ئاسایشی پاراستنی ئاسایش خۆیان بکەنەوە پەیوەندەکانی خۆیان بکەن لەگەڵ ئەمریکایە بۆ نمونە غازی قوبرس و ئیسرائیل کە 1900 کیلۆمەترە لە ئێسترن مەدەترۆنیان ئەمە بە تەواوەتی ئەمریکا بیر لە ماکاتەوە فەڕەنسا بیر لە ماکاتەوە سەری لە ناوخوانی ئەوروپایە بە قەناعەتی من لە 2023 کێشە هەرێمایەتیەکان تۆخترە بنەوە لە ڕۆژاوی کوردستان بە ئامان شێوە لە تورکیا زعزعەیەک ڕۆدا کێشەی فەلەستین و ئیسرائیل دووبارە سەر هەڵەدەنەوە کێشەی ناگۆرنۆ کەرەباخ کە کێشەی ئەرمینیا و ئازەربایجانە ئەم کێشانە زۆر تۆخترە بنەوە بەرەو پاکتاوی نەژادی شەڕۆن بەڵام بەنسبەت هەرێمی کوردستان و باشووری کوردستانەوە من قەناعەتم وایە هەڕەشەیەکی زۆر جددی لەسەر هەرێمی کوردستانیە بەڵام هەڕەشەی استراتیژی و گەورەتر هەر هەیە لەسەر هەرێمی کوردستان وەکو کێشەکان لەگەڵ بەغدا وەکو کێشەی سەرەتاوە باس کرد لەبارەی هەڕەشەکانی کاریگەری ئابوووریەکانی نەوتیەکان ئەمانە بن بە کێشە کۆرۆنا لەسەر ئابووری جیهان جارێکی دیکە سندوقی درای نێودەوڵەتی ئێستا هۆشداری داوتەوە دەڵێ سەرهەڵدانەوەی کۆرۆنا لە چین وا دەکات پاشەکشەیەکی زۆری ئابووری لە جیهان ڕووبدا دەبێت جیهان خۆی چۆن بۆ ئەمە ئامادە بکات
ئەم ڕۆژانە من لەگەڵ پرۆفیسۆرەکەم مناقەشەی ئەمەمان ئەکرد بەڕاستی ئەمە سەری لە زانست و بیرمەندەکانی شتێک داوە ناو بابەتی پەیوەندی نێودەوڵەتیەکاندا بۆنمە تۆ خوێندکاری دکتۆرای یان ماستەری بەحسێکەکەی لەسەر پەیوەندیەکانی سعودیە و ئێران کە ناکۆکییانە لە ناکاو تۆ بەحسەکە و تەواو نەکردو پەیوەندیەکانی سعودی و ئێران ئاساییە بنەوە من نامەی دکتۆراکەم لەسەر هێڵی بۆڕی گازی دەریای سپی ناوەڕاست بوو و کاریگەریەکانی لەسەر ئەم منتیقەی خۆمان لە ژێر ئۆردەری تازەی هەرێمایەتی و جیهانیە بەڵام کە تەواوم کرد ئەمریکا پاڵپشتی بۆ هێڵی بۆڕێکە ڕاگرت بۆیە یعنی مەبەستمەوەی بڵێم گۆڕانکاریە جیهانی و هەرێمایەتیەکان ئەوەندە بە دراماتیکی و ئەوەندە بە خێرایی و یەک بە دوای یەکان ڕوئەدەن لە ڕاستیە یعنی ئاسان نییە تۆ پێشبینی بکەی بۆ هەر گۆڕانێک بۆیە هەموو شتێک گواردا گرنگترین شت ئەوەیە بۆ وڵاتانی ئێمەیان بۆ هەرێمی کوردستان بۆ عێراق سوود لەم دەرفەتە ببینن کە نرخی نەوت و غازی سروشتی لە ئاستێکی بەرزایە ژێرخانێکی ئابووری سیاسی پەروەردەیی پێشمەرگەیی بەهێز و دامەزراوی بەهێز بینا بکەین بۆی ئامادە بین و لەسەر پێبین بۆ ئەوەی وەڵام دەربین لەگەڵ هەر پێشاتێکا کە دێتە پێش بەڵێ بەڕێز باهرۆز جعفەر سەرۆکی ئینستیتوتی مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی لە سلێمانی و لەگەڵماندا بووی سپاس بۆ شرۆفەکانتان